بەردەوام بن. باڵا کاژین دووبارە سڵاو ئەڵبەتە من پێشەوەی بڕۆینە لای تۆ بۆ لای ئێستا میوانێکمانە بۆ مێزانیاری زیاتر لەوە وەربگرم کاک زانا ببوورە بۆ هەواڵێکی بەڵگەڕینەوە سلێمانی ئەمێ پرسیارەکانم دووبارە ئاراستە بکەمەوە لە ئێستادا دەنگۆیەکەوە هەیە کە سەرۆکی پەرلەمان یاخود جێگریس دووەمی سەرۆکی پەرلەمان ئارامی شێخ محەممەد لەلایەن پارتی و پۆستەکەی لێ بسەندێتەوە ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵ بۆ چونتان چێ سەبارەت بوو بابە ئێمە پێمان وایە ئەمە هەنگاوێکی هەڵەیە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان یا فراکسیۆی پارتی پەنای باتەبەر لەبەرەوەی لایەنە کوردستانیەکان لەسەر ئەم بابەتە یەک دەنگ نین ئەمە تەنها ڕێی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە وا باشە ئێمە ئەو شتانە بخەینە ڕوو کە هەمومان لەسەری یەک دەنجین بۆ هیچ خزمەت بە پرۆسەی سیاسی ناکە ئێمە پێویست هەنگاو بنێن بۆ لێک نزیکردنەوەی دەرزەکە کە کەوتوتە نێوان لایەنە سیاسیەکان نەک دەرزەکە فراوانتر بکرێ و پێم وایە ئەم هەوڵەشی سەرکەوتو نابێ ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان پشتگیری مانەوەی بەڕێز ئارام شێخ محەممەد دەکەین وەکو جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان سەرکەوتوو بووە لە کارەکانی هیچ کارێکی نەشاومان لێ نەدیتوە شانی ئەوەی کا بیگۆڕی. کاک زانا پرسێکی دیکە هەیە لە پەرلەمانی عێراق ئێمە ماوەی دوو ڕۆژە یاخود لە ماوەی دوو دانیشتنی ڕابردوودا هەستەکەین پەرلەمانی عێراق خشتەی کارەکانی پرۆژە یاسای زۆر لاوەکی و ئاسایی ئەوکو لیژنەی یاسایی چۆنە ڕواننام بابەتە ئایا کاریگەری کشانەوەی 56 پرۆژە یاساکە کە لایەنە ئەنجومەنی وەزیرانەوە کشاوەتەوە کاریگەری هەیە بۆ لەسەر ئەدای پەرلەمان لە ئێستادا پەرلەمانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆرترین پرۆژە یاساکانی ئەوانن کە لە حکوومەت بۆی دێن کەمترینیان ئەوانە کە مافی ئەندامان ئەم پرۆژە یاسانە پێشکەشکە لەبەرەوەی محکەمەی اتحادی دەسەڵاتی پەرلەمانی سنووردار کردووە دەرکردنی یاساکانە بۆ ئێمە چاوەڕێ هاتی پرۆژە یاساکانی لە حکوومەت پاشەوەی کە لە حکوومەتی ڕابردوو ژمارەی زۆری پرۆژە یاساکەڵەکەی کردبوو ما بۆ لە ئەنجومەنی نوێنەران لەبەر ڕادجیاوازی سیاسیەکان دەرنەچوو بوو ئێمە دەستمان پێکرد بەم پرۆژانە کارمان لەسەر کرد تا دەستپێکردنی چاکسازەکانی حەیدەر عەبادی ئاسایی بوو ئیشەکان ئەڕۆیشت بەڵام دوای دەستپێکردنی چاکسازەکانی حکوومەت پێی وا بە قۆناغێکی نوێ لە عێراق دەستپێکە ئەو کۆمەڵە پرۆژە یاسانەش پێویستە چاویان پێدا بخشێنێتەوە هەندێک لەو پرۆژە یاسانە نزیک بوون لە قۆناغی دەگدان لە ناکە حکوومەت پرۆژەکانی کێشایەوە بێگومان پەرلەمان لە پرۆسەی یاسادانان تووشی زۆرێک لە گرفت بوو ئێستا کۆمەڵێک پرۆژەمان لە بەدەستن حکوومەت ڕاستە نەیکێشاونەوە بەڵام کوتلە سیاسیەکان ڕازیاوازی زۆرێ لەسەری هەیە وەکو مەسەلەی حرەسی وەتەنی وەکو یاسای عەفو وەکو موسائەلە و حیزبی بەعث ئەمان هەمووی ماوە کۆمەڵێک یاسای تریش پەیوەندیان بە ڕێکەوتن نێودەوڵەتیەکان هەیە ئەمانە ڕۆتینین عێراق ڕێکەوتنەکانی ئیمزا کردوون پێویستە یاسان بۆ دەرچێ ئێستا زیاتر ئەمانە دەخرێنە بەرنامەی کار لەبەرەوەی ئەزمەیەک هەیە لەو پرۆژە یاسانەی کە پێویستن بۆ واقعی کۆمەلگای عێراقی. کاک زانا ئێستا ئەنجومەنی وەزیران لە کوبنەوەیکی ناسایە سەبارەت بە تاوتوێکردنی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 هەڵبەتە بە پێی یاسا دەبوو دەیە مانگە پرۆژە یاسای لە پەرلەمانی عێراق بووە بەڵام لایەنە سیاسیەکان لەسەری متفق نین ئێوە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان یاخود بە شێوەیەکی گشتی کورد چۆن ئەڕوانێتەوە پرۆژە یاسای 2016 وەسەتا هەفتەکە دیاریکراوە لە کاتێکدا ساڵی 2015 1 دینار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەڕۆشتووە ئێمە هەست بە مەترسێکی زۆر گەورە دەکەین وەکو فراکسیۆنە کوردستانیەکان لە پرۆژە یاسای 2016 لەبەرەوەی تەنگژەی نێوان هەرێم و بەغدا ڕوو لە زیادبوونا و ڕێکەوتنەوتیەکەی ساڵی ڕابردوو ساڵ 2015 پێویست کاری پێ نەکرا ئێستاش گوێمان لە هەندێک دەنگ ئەبێ لە ناو لیژنەی دارایی بە تایبەت سەرۆکی لیژنەی دارایی و هەندێک لە کوتلە سیاسیەکان کە کار بۆ ئەکەن هەرێمی کوردستان خێر و شەڕی بۆ خۆی بێ واتە نە هیچی لێوەربگرن نە هیچی پێ بدەن بەم شێوە بێتن هەرێمی کوردستان باری زۆر قورسە بێ وێ ڕای ئەوەی کە بەشە بودجەکەی بۆ نانێردرێ کۆمەڵێک بڕە پارەی تریش کە لە بەغداوە بە ناوی پارەی گەنم بە ناوی پارەی دەرمان بە ناوی پارەی بایعی بە ناوی کۆمەڵێک تەنمێ محافەزات ئەمانەکە هات بۆ هەرێم ئەمانەش دەکەوێتە مەترسی و ڕایان گەیاندووە لابەلا کە ئەم بەشە پارانەش نانێرین لەبەر هەرێمی کوردستان هیچ بەشداریەک ناکات لە تەغزیەکردنی بودجەی عێراق بۆیە ئێمە بەڕاستی لەو کەناڵەشەوە داواکارم حکوومەتی هەرێمی کوردستان بەر لە گەیشتنی پرۆژەکە بە پەرلەمان سەردانی حکوومەتی عێراقی بکات و بگەنە ڕێکەوتنێک لەسەر بودجەی 2016. بەڵێ کاک زانە هەست ناکەی ئەم قسەی تۆ ئەوە نیشانەدا کە هەرێمی کوردستان فەشەلی هێناوە خود سیاسەتمەداران هەرێمی کوردستان فەشەلیان هێناوە لە فرۆشتنی نەوت بە شێوەیەکی سەربەخۆ بێگومان بەپێی ئەو بەڵێنانەی کە بەرپرسانی هەرێمی کوردستان دابیان بە خەڵکەوە بڕیار بوو لە مانجی 5 و 6 هەرێمی کوردستان بتوانی پشت بە خۆی بەستێ لەبەرەوەی نەوتی خۆی دەفرۆشێ و ڕێژەی نەوتی زیاد دەکات لە فرۆشتن ئەمە هیچی ڕاز دەنەچوو تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی موچەی فەرمانبەران دابین بکە سزای بودجە بۆ پرۆژەکان و بۆ سەکتەرەکانی تری بەڕێوەبردنی حکوومەت ئەمە خۆی لە خۆیدا ڕاستە ئەزمێکی ئابووری لە عێراقەیە بەڵام بۆ لە عێراق تا ئێستا لەسەری مانگ موچەخۆر فەرمانبەر معاش خۆی وەرەگرێ تا ئێستا کارەکان
هەرچۆنە بی بەڕێوە ئەچێ بەڵام هەرێمی کوردستان ئەو بۆ 4 مانگە چێ فەرمانبەرەکانی موسیا وەرنەگرتووە ئەمە ئەگەر بەڵگە بێ لەسەر شتێک بەڵگەی لەسەر فەشەلی حکوومەت هەرێمی کوردستان لە جێبەجێکردنی ئەرکەکانی بەرامبەر هاوڵاتیان. کاکزانە لە پێش ئەم پرسیارە وەڵامیەوە دایەوە کە دەنگۆیەوە هەیە بڕەبودجێ یاخود پارەی گەنم و دەرمان ببڕێ. ئایا ئەمە تەنها بڕیارە یان تەنها قسە و قسەڵۆکە تەنها بۆ بە بڕیار و حکوومەتی عێراقی بڕای لەسەر؟ نەخێر ئەمە بڕیار نییە بەڵام ئەمە بیرۆڕای کوت لە باڵاکانی عێراقا باسییان لێو کردووە لەگەڵ ئێمە لە کۆبوونەوە نافەرمیەکانە ئەگەر هاتوو حکوومەت هەرێمی کوردستان ڕێکەوتنێشی باش نەکات لەگەر حکوومەتی عێراق لەسەر داهاتی نەوت بێگومان دەبێت چاوەڕوانی ئەو بن بەشە بودجێ هەرێمی کوردستان 170ەوە گشت ئەو وارداتەی ترکە لە عێراقەوە بەرەو هەرێمی کوردستان دەچن دەبێت چاوەڕێ ئەو بن ئەوانش دەبڕێ تا ئێستا بڕیاری لێ نەدراوە ئەمە لە ناو یاسای بودجە لە گفتوگۆکان یاسای بودجە بڕیاری لێ ئەدرێ بەڵام ئەمە مەترسیەکی ڕاستەقینەیە ئێمە هۆشداری دەدەین حکوومەت هەرێم کە پێویستە بێتە سەر خەت. بەڵێ کاکزانە با کۆتا پرسیارم بێ بە کورتی وڵام بێتەوە پلانی فراکسیۆنە کوردیەکان ئەگەر هاتەوە بڕیارە چوو بواری جێبەجێکردنەوە ئێوە وەکو فراکسیۆنە کوردەکان ناو پەرلەمانی عێراق هەڵوێستان چێ بێ سەبارەت بۆ بڕیار؟ بێگومان هەڵوێستی فراکسیۆنە کوردستانەکان محریزە لەو کاتە ئەگەر هاتو حکوومەتی هەرێم نەگاتە ڕێکەوتنێک لەگەر بەغدا لەگە حکوومەتی بەغدا لەسەر بەشداریکردنی هەرێم لە بودجەی عێراقا ئەو کات ئێمە هەوڵی خۆمان ئەدەین بەڵام ئەم هەمڵانە ڕەنگە سەرکەوتو نەبن. زۆر سپاس بۆ زانە ڕستای ئەندامی لیژنەی یاسایی زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ کاژین ئەوەی گوێبیستی بووی ڕای یەکێک لە ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵ بوو ئەندامی لیژنەی یاسایە مەوەش بڵێم کە لە ئێستادا پرسە گرنگەکانی نێو بینای پەرلەمان ئەو پرۆژە یاسایە بوو کە لە ئێستادا ئەم باسی کرد پرۆژە یاسای ڕەشنووسی یاخود ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2016 کە لە ئێستادا لە ئەنجومەنی وەزیران تاوتوێکرێەوە پرسێکی گرنگیش هەیە لە ئێستادا لایەنە سیاسیەکانە بە تایبەتی عەرەبەکان و بە تایبەتی تر سوننە و شیعە ئەویش پرۆسی کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی پارێزگای سەلاحەدین لە ئێستادا سوپای عێراق و حەشدی شعبی لەو سنوورانە لە شەردان و ئەمە ئەو بابەتانن کە لە ئێستادا لە پەرلەمانی عێراق گوزەرێ بۆیە بەم ئەم پرسانە سەرجەم دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی فرامۆش کردووە لەبەرەوەی خشتەی کارەکە زۆر شتی لاوەکی تێدان. بەڵێ کاژین بەڵێ هەلبەت گەشتن